هاوکار جاف وەک مۆچەکەی سەرۆکێکی ڕنگپەڕی و تیرۆرکردنێک وەک گۆڕی حیزبێکی شکست خواردوو. دروست ساڵێک بەسەر تیرۆرکردنی عەقید هاوکاردا تێدەپەڕێت لە ڕێگەی بەڵگەنامەیەکی ڤیدیۆی 27 خولەکیەوە کێ کردی و چۆن کرا لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایی هەرێمی کوردستانەوە بڵاو کرایەوە. لە دوای ڕووداوەکان هێشتی تەمووزەوەیەکێتی بەردەوام بۆ تاوانبار دەکرا کە دەستی داوەتە تیرۆرکردنێکی بێڕەحمانە بەرامبەرەوانی سەردەمانێک لەو حیزبە داخەباتیان کردووە و ئێستا بیر و باوەڕی سیاسییان لەگەڵ سەرۆکی نوێی یەکێتی یەکی نەدەگرتەوە. هەڵمەت و تیرۆرکردنەکان تا ساتی شەیدکردنی هاوکار جاف بەردەوام بوون و هیچ ڕێگریەک نەبوو لەو حیزبە. بەڵام لە دوای تیرۆری هاوکار جافەوەی دیدام و دەستگانەی خۆی و دەرەکیەکانی شکەوتنە خۆیان دەرکیان بۆ کرد کە ئەم کاروانی تیرۆرە بەردەوام دەبێت. ئەوەی جێگای ڕامان بوو هەم بۆ ناوخۆ و هەمیش بۆ دەرەوە بەکارهێنانی دەستگا نیێشارەکان بوو لەو کردەوانە. بۆ نمونە لە تیرۆری هاوکار جافدا دژە تیرۆری یەکێتی بە سەرۆک و جێگر و کۆمەڵێک ئەفسەر و کادیرەوە لەم ڕووداوە تێوەگلا. لە دوایەوەی هاوکار جاف بە خۆی و ماڵ و مناڵیەوە لە ڕێگەی بۆمبێکی چەندرا و بە ئۆتۆمبیلەکەیەوە لە بەرواری 7 دەی 2022 تەقێنرایەوە. ئیدی خەڵک و دام و دەستگانەی خۆی و بیانیەکانیش کەوتنە وێزەی یەکێتی و دژە تیرۆرەکەی. دادگای هەولێر حکمی لە سێدارەدانی غیابی بۆ بەرپرسی دژە تیرۆر و دوو بەرپرسی دیکەی و دەستگایە دەرکرد و حکمی زیندانیکردنیشی بۆ چەند کارمەند و ئەفسەرێکی دیکە دەرکرد. ئەوەی ستۆپی بەکاروانی تیرۆریەکانی ئەو حیزب و دەستگاکانی هێنا کەیسی هاوکار جاف بوو. بێڕەحمی حیزبێک بەرامبەر بە کادرەکەی گەشت بۆ ئاستێک تەنیا لە بەرەوەی لەگەڵ باوەڕی سیاسی ئەودا نەدەگونجا ڕەحم بە هاوسەر و مناڵەکەشی نەکات و بە بۆمب ئۆتۆمبیلەکەی تەقاندەوە. یەکێتی لە دوای ڕووداوە تووشی ئیحراجێکی زۆر هات، هەم بەرامبەر ناوخۆ و هەمیش بەرامبەر ئەو هێزە نێودەوڵەتیانەی هاوکار بوون لە پڕچەکردن و یارمەتیدانی دەستگای دژە تیرۆری یەکێتی. بەم هۆیەوە دەنگۆی هەڵوەشانەوە ماوەڵە نەکردن لەگەڵ ئەو هێزە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە درا بەگوێی یەکێتیدا. لەناو خۆش سەرباری بڕیاری لە سەدارەدان و زیندانیکردن بۆ بەشێک لە بەرپرس و کادیرەکانی دژە تیرۆر هاوکات شایستەدارەیەکانیشیان لەلایەن ئەنجومەنی ئاسایشی هەرێمەوە بڕدرا. تیرۆرکردنی هاوکار جاف زەنگێکی مەترسیدار بوو بۆ کۆمەڵگای کوردی. زەنگێک بوو کە سەرەتایەکی ڕەش و تاریک چاوەڕێ و حیزبە دەکات. سەرۆکێک بە ڕەنگێکی پەڕیەوە داوای دەکرد کۆمەڵگەی نێودەوڵەتی بێت و بیسەلمێنێت کە دەستگامیەکەی یەکێتی و کردەوەی ئەنجام داوە. بەڵام بۆ ناوخۆ دەرەوەشەوە چیتە جێگای لێکۆڵینەوە پرسیار نەبوو کە کێ کردی و چۆن کرا. دۆکۆمنت و بەڵگەکان حاشە هەڵنەگر بوون. ئەوەی زیاتر جێگای شەرمەزاری بوو بۆ دژە تیرۆر ئەفسەرێکی پلە باڵای خۆی بەو هەموو خەبات و چالاکی دژە تیرۆر کردوێتی لە ناوچەکە لە پایتەختی هەرێمی کوردستان و بە بەرچاوی خەڵک و کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە تیرۆر بکات. ئەوەی جێگای پرسیار بوو بۆ هاوڵاتیانەوە بوو ئاخۆ دژە تیرۆر بۆ ڕوبەڕوو بوونەوەی تیرۆرستانە یان بۆ تەسبی ئەندامانی خۆیەتی. ئەوەی پرسیاری جددی بوو لە یەکێتی و دام و دەستگامیەکەیەوە بوو دژە تیرۆر چۆن دەبێت بۆ ململانەی نێوخۆی سیاسیەکان بەکار بهێنرێت و ڕۆڵی ترس و تۆقان و تیرۆر بەرامبەر ئەندامانی خۆی بەکار بێنێت. هاوکار جاف هەر یەکێتی بوو، بەڵام ناڕازی بوو لە چۆنێتی کارکردنی حیزبەکەی، ناڕازی بوو لە بڕیارەکانی سەرۆکەکەی. بۆیە جەستورانە و پشدەستور بە بیر و ڕای سیاسی خۆی سوور بوو لەسەر هەڵوێستەکانی. هاوکار جاف تیرۆر کرا. هاوڕێ و هاوخەباتەکانی شینیان هێشکێسی تیرۆرکردنەکەی هەروە ساندا بخرێت و سازشیان لەسەر نەکرد. بەڵێنی تۆڵی بە سەبر و ئەمما بە زەبریان بە بکەران و داڕەژەرانی ئەو کردەوەیە داوە. هاوکار جاف لە کردەوەیەکی ترسنۆکانە و شەرم هێندا لە 7 تشرینی یەکەمی 2022 لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لە کردەوەیەکی تیرۆریستیدا شەهید کرا.